بەرە لە عێراق دەرکردن یاخود کشانەوەی هێزەکانی ئەمریکا بۆتە ڕۆژە ئەمە لە کاتێکدا عێراق نەک سەقامگیر نییە، ینی لە ڕووی سەربازی، لە ڕووی سیاسی، لە ڕووی کۆمەڵایەتی، هەروەها لە ڕووی ئابووریشەوە. کەواتە دەرکردنی هێزەکانی ئەمریکا یاخود داواکردن بۆ کشانەوە هێزەکانی ئەمریکا لەم کاتەدا بۆ چییە؟ و ئەگەر هێزەکانی ئەمریکا کشانەوە لە عێراق چی ڕوودەدات؟ ئەمانە کۆمەڵێک باس و کۆمەڵێک پرسیارن لەگەڵ میوانەکەمان قسە و پرسی لەبارەوە دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر پەروێز ڕەحیم، مامۆستای زانکۆ و شارەزای ئاسایشی نێودەوڵەتی ڕاستەوخۆ لە ستۆدیۆی ژووری هەواڵ لە لامان میوانەکە. دکتۆر زۆر بەخێر بێن، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. زۆر باشە. ئەم هەڵایی ئێستا لە عێراق دروست بووە بۆ دەرکردنی هێزەکانی ئەمریکا چییە؟ بۆ چییە گەڕێتەوە؟ ئەمە دەزانین ئەمە بڕیارێکی عراقی نییە، بڕیارێکی با ڕازگۆبین ئێرانیە. باشە. و لایەنگرانی ئێران لە عراق لەم ڕێگەیەوە دەیان هەوێ هاوسەنگی هێز لە قازانجی خۆیان بگۆڕن، چونکە هەز دەکەن ئەگەر ئەم دەوڵەتە بۆ نمونە ئێران لاواز ببێ نەمانی وانیشە. بۆ چونکە ئەنجامی هەڵبژاردنەکان، ڕێژەی بەشداری، ناڕزایەتەکانی ساڵی 2019 دەرچوونی سەدر لە پرۆسەی سیاسی، ناڕزایەتی کورد و سونە، هەموو ئەمانە پێمان دەڵێ هاوسەنگی ئێستای سیاسی، باسی ئاسایشی سەربازی و ئەمنی ئەوانە ناکەم، باسی سیاسیەکەی دەکەم کە هەمووی دادەڕمێنێ چەندە لاو. ئەمە جگە لە پرسە ئابوووریەکەی کە دەینەسەری. ئەمانە لە پاڵ ئەم ڕووداوەی کە هاتووەتە پێشەوە لە 7 ئۆکتۆبری 2023 دڵڕاوکەیەکی ئاسایشی لە لای کۆماری ئیسلامی ئێران و هێزەکان دروست کردووە کە ئەگەر وەڵامی ئەم هێرشانە نەداتەوە لاواز دەبێت. ئەگەر پاش حەماس ئیسرائیل هەوڵ بدا بەهێزترین ئەکتەری نادەوڵەتی یا بە جۆرێک کە لایەنگری کۆماری ئیسلامیەکە حیزبوڵایە ئەو لاواز و لەرزۆک بکات، بە یەکجاری ئەم استراتیژیەی ئەمنی قۆمیە ئێران دادەڕمێ و مەترسیەکان ئەم جارە ڕاستە و خۆ بۆ کۆماری ئیسلامی ئێران دەبێت. باش کاک دکتۆر با بینەوە سەر عێراق. عێراق بۆ خۆت خۆشت بە ئاماژەتان پێدان لە هەموو ڕوویەکەوە لاوازە، ینی هیچ ڕوویەک نییە بەوە نییە کە ئاوا دەبینرێ. ئایا پرسیارەکە ئەمەیە بەبوونی ئەمریکا، ینی عێراق دەتوانێت خۆی بپارێزێت سەقامگیر ببێت؟ ئەگەر خۆی پاراستبا لە بەرامبەر گروپێکی تێڕۆستی وەکی داعش خۆی دەپاراست. ئەگەر بەڕاستی سەروەری بەو معنایی کە ئێمە دەیناسین لە یاسای نێودەوڵەتی و پەیوەندی نێودەوڵەتیەکان لە هەیبە لە بەرامبەر هێرشەکانی تورکیا و ئێران خۆی دەپاراست. ئەگەر توانی بای خۆی بپارێزێ و هێزێکی ئەوەنە توکمەی هەبا دەیتوانی لە ئاسی ناوخۆ ئاسایشە ئەو ئاسایشەی کە بەردەوام دەبینین چەندە لەرزۆکەوە و بەردەوام چەک بەدەست دەرەوەی دەوڵەتە ئەو شتێکە دەزانین و سەرۆک وەزیرانی وڵات ئەو توانە و دەسەڵاتەی نییە بەسەر هێزە چەکدارەکاندا. شتێکی زۆر سیر هەیە جێگەی ئاماژەکردنەکە زۆریش گرنگە. تو سیر کام هێزانە لەلایەک سەر با بڵێن فەرماندەی باڵا یا فەرماندەی هێزە چەکدارەکانە کە سەرۆک وەزیرانە بۆ نمونە ئەمە بەپێی یاسا و بەپێی با بڵێن ئەو پێکاتە و ئەوەی سەربازی و سیاسیەوە. بەڵام لەو بەرە دەبینین هیچ کامیان فەرمان لەو وەرناگرن. لەلایەک ئەگەر هێرش دەکەنە سەر ئەمریکا، هێرش دەکرێتە سەر هەولێر، دەکرێتە سەر کوردستان، تەنانەت دەرەوەی سنوورەکان لە سووریا چالاکی سەربازی ئەنجام دەدەن. ئەمانە بەرەی مقاومەن و لە ژێر فەرمانی سەرۆک وەزیران نین. کاتێک کە هێرشیان دەکرێتەوە سەر وەڵامیان دەدرێتێ لێیان دەکوژرێ، ئەو کاتە ئەم داواکاریە بەرز دەبێتەوە کە ئەوانە هێزی فەرمین. لێرە پرسیارێکی زۆر گرنگە بۆ چاودێران بۆ پسپۆڕان. ئایا ئەم هێزێکی فەرمیە؟ ئەگە فەرمیە بۆ لە ژێر فەرمانی سەرۆک وەزیران نییە. ئەگەر نافەرمیە ئیتر ئەم کاردانەوە توندە و چۆن دەبێ عێراق بڕیار بدات؟ باش کاک دکتۆر ببینە سەر کوردستان، ینی تا چەند بەڕای ئێوە تا چەند بوونی هێزەکانی ئەمریکا لە عێراق گرنگە بۆ هەرێمی کوردستان، چونکە هەرێمی کوردستان هەم دوژمنی زۆرە هەم ناحەزیشی زۆرە. دەزانی ئەمریکا یەکێک لە هۆکارەکانی تر ئەمەیە کە چی ئێران چ لایەنگرانی هەز دەکەن بوونی ئەمریکا گەڕەنتیەک دەدا بە دوو پێکاتەی سەرەکی و جگەلەوەی لە ناو دووکەوانە خودی شیعەکانی تر کە ناڕازین لە هەژمۆنی کۆماری ئیسلامی لە عێراق و لەو ڕەفتارێکە لە پاش 2023 بەرەبەرە ئێمە بینیمان لە گروپە تۆندڕەوەکان سونە و کوردن
ئەم دوو هێزە ئەوان حەز دەکەن کە بوونی ئەمریکا ڕێگە نادا ئەو یەک دەستەی کە ئەوان مەبەستیانە بێتەکایەوە بۆیە نیگەرانی وان لە جێ خۆیدایە نیگەرانی کورد لە جێ خۆیدایە کە هێرشی کراوەتە سەر کە لە ڕووی ئابوووریەوە گوشاری خراوەتە سەر لە ڕووی سیاسی خەریکە دەستکەوتەکانی بە لە ڕێگەی دادگای فدراالیەوە دانە بەدانا خەریکە تەفسیری بۆ دەستور و بە جۆرە دەستور خەریکە تعدیل دەکرێت ئەم چەمکە زۆر گرنگە لە ڕووی یاسای دەستوریەوە تۆ ئەمە لەلایەک و لەلایەک دەبینێن کە ئەم باڵەدەستی ئەم گروپانە کە پابندی یاسا نابن پابندی ڕێککەوتن نابن پابندی دەستور نابن و پابندی ئەو بابڵم عراقە نوێیە کە لەسەری بنەمایانەی کە پاش 2023 لەسەری دامەزراوە و ئەو ئەزمونە خراپەی کە لەلایەکی سنەیەتی لە پاش 2023ەوە هەموو ئەوانە وای کردووە کە ئەمانە نیگەران بن کە ئەم هێزانە پاش دەرچوونی ئەمریکا لە بابڵین ئەگەر گریمانە وادابنین کە من دەگەڵ پێم وانییە بەم سانەیە و بە شێوازی ئەفغانستان و بە شێوازی دەرکردن بێ ڕێککەوتن شتێکی ترە گۆڕینی ئەرێک شتێکی ترە تەنانەت ئەو فڕۆکەی کە لە ئەمریکاوە بیوەنبی کە دێ ئەوە خۆی پامی تێدایە کە لێرەش نەمێنم دەتوانم بە دەقیقترین شێوە بتکەمە ئامانج و گەڕانەوەی ئەمانە چیمان پێ دەڵێن کە هێشتا عراق کێشەی قوڵی هەیە هێشتا نامتمانی نێوان پێکاتەکان هەیە کاتێککە بنەماکانی دەستور پێشێل دەکرێت کاتێککە پێکاتەکان خوان لە بەردەم سڕینەوە دەبینن تۆ چۆن بە تەمای متمانە بکەن کە لەو دۆڵەتەدا بەشدارن هاوسەنگێک بوونی هەیە زۆر باشە کاک دکتۆر با هەموو ئەگەرەکان لەبەر چاو بگرین با بڵین ئەگەر ئەمریکا کشایە چه هێزێک شوێنی ئەمریکا دەگرێتەوە لە عێراق وایە ئەو کاتە عێراق لە هەموو ڕوویەکەوە بە تەواوی داناڕمێ یەکەم شت لە ڕووی ئابووری وە داراییەوە ئێمە دەزانین کە پارەی فرۆشتنی نەوتی عراق دەچێتە فێدرال ڕزێرڤ لە ئەمریکاوە و بینیمان لە گچکەترین گوشاری ئەمریکا نرخی دینار چی بەسەر هات ئەم ناڕزایەتیە زۆرەی کە کەڵەکە بووە سەدر لەوێ بوەستێک کە لە دەرێ ئامادەیە بۆ شکستی ئەم دەسەڵاتی کە ئێستا کە لە بە جۆرێک بە پێدانی بەڵێن بە کورد و سوننا ئەم کابینەیە دروست بوو لە پاش هەڵبژاردنەکانی 2021ەوە ئەمریکا ئەگەر بزانێت دەردەچێ بیهەوێ سزای عراق بدا عراق زۆر دۆخی لە ئێران خراتر دەبێ ئێرانێک کە توانیویتی بە جۆرێک لە جۆرەکان بەم دۆخەنا لەبارە ئابووریە بە جۆرێک ئابلۆقە و سزاکان بشکێنێ بەڵام ئەمە لە عراق بەم سیستەمە سیاسی لەرزۆکە کە بوونی هەیە بەم ناڕزایەتیە کەڵەکە بووە کە هەرعان ئەگەری تەقینەوەی هەیە ئەمە لە ڕووی ئابوووریەکەەوە ئەوە چی لە ڕووی پرسی دۆلار و دینار چ لە سزا ئەگەر بگاتە کاتێک کە ئەمریکا بیهەوێ سزای فرۆشتنی نەوت چ ئەولایانی نەوتی لێ دەگرێت چ عراق نەتوانێت نەوت بفرۆشێت بەیەک جاری دادەڕمێ لە ڕووی ئاسایشێوە دەبێتە دەوڵەتی میلیشیاکان بەسەراحەت بە ئەمە بڵین دەوڵەتێک هەر گروپێک لە ناوچەیەکی جوغرافیایی دەتوانێت دەسەڵات بگرێتە دەست و ئەمە ئەزمونێکی زۆر تاڵەوەکی ئەم دۆڵەتانەی لێدێک ئێستا لە ڕاستیدا بە جۆرێک بە هاوسەنگی لە نێوان ئێران و ئەمریکا ئەم حکوومەتە و عراق و بەرژەوەندی باڵم سیستەمی نێودوڵەتی پاراستویتی لە عەرزی واقع عراقێک بەو معنایە کە ئێمە دەوڵەتێک ینی کە دەیناسین لە پەیوەندی نێودوڵەتەکاندا بوونی نییە ئەمە ئەگەر ئەمریکا بچێتە دەرەوە ئەو هاوسەنگێتێک بچێ لەلایەک کۆماری ئیسلامی زاڵ بێ لێرەدا عراق بەشێک لە بەرەی مقاومە و ئەڵقەی پێگەیشتنە بەوەی کە لە هیلالی شیعیە ببێنێتەوە چارەنووسی زۆر لە ئێستا تاریکتر دەبێت لە ڕووی ئاسایشی و لە سەربازیەوە زۆر باشە کار دکتۆر وا بڕیارە سبەی وەکو لە هەواڵەکانیشدا هاتبوو لێژنەی باڵای سەربازی لە عێراق لەگەڵ ئەمریکا کۆ ببنەوە بۆ دانانی ئەجێندایەک بۆ کشانەوەی هێزەکانی ئەمریکا ئەگەرچی ئەمریکا دەڵێ لە ئەجێندامانە نییە پێت وایە ینی کورد تا چەند ئاگایەداری ئەم کۆبوونەوانەیە یاخود کورد وەکو هەرێمی کوردستان بەشداری پێ دەکەن کورد دەستی با بڵین چالاکی دیبلۆماسیەکانی کردووە دەستی بە ناردنی پەیام کردووە وەفدێکی باڵای سەرۆکایەتی هەرێم لە ئەمریکایە و لەگەڵ بە پرسانی باڵا لەگەڵ کۆنگرێسمەنەکان لەگەڵ ئیدارەی جۆ بایدن خەریکی کۆبوونەوەیە و بە ئاشکرا ئەم پرسانە و نیگەرانیان گواستۆتەوە و لێرەش ئەمریکەکانیش دەزانن ئەگەر پرسێک بێ کورد نەبێتە بەشێک یا بەشداری پێ نەکرێت لە گەڕەکانی ڕابردوو بە پێچەوانی ساڵی 2008 کە کورد خرابووە دەرەوە ئەو کاتە ڕوانگەیەک لە ئەمریکای هەبوو کە عێراقێک بەم شێوازە بێ ئەم جارە من پێم وانیە کورد بخرێتە پەراوێزەوە چونکە کورد ئەگەر بکەوێتەوە پەراوێزەوە ئەمریکا بە یەکجاری دەستی لە عێراق بەردەبێ و ئەو جارە ئەو ناسەخامگیری و نەئارامیە کە بە خێرایی باسمان کرد لە عێراق بە دڵنیاییەوە ڕوودەدات ئەو کاتە کە هیچ گەرنتیەک نەبێ ئەمریکاش پێم وانیە هیندە بە سانایی هاوشێوەی ئەفغانستان چونکە لە بیرمان نەچێ
تا ئێستاژێکێک لەو ڕخنانەی لە ئیداری جۆ بایدن دەگیرە کە بڕیاری ڕاستە جێبەجێ کرد جۆ بایدن بەڵام لە ئیداری پێشووتر پێشتر بەتەمابوون بەڵێ هەر لە سەردەمی ئۆباما پاشان ترامپ بە یەکجاری گفتوگۆکانی دەست پێ کردەوە لەگەڵ تالیبان لە قەتەر و تا دوایی ئێستا کورد بە نیگەرانیەوە و لە عینی کاتدا چالاکە لە ڕووی دیبلۆماسیەوە دەیهەوێ گەڕەنتی ببینێت لە دوایین نمونە من باس بکەم جگەل ئەو دەی سەرۆکایەتیارێم ئەم وتارەی بەڕێز سەرۆکوەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان بوو کە زۆر بە ئاشکرا ئەمە زۆر کەیفم پێیان لەبەر چێ لە دیدارەکەی لەگەڵ سیێن بەڵێ لەبەر چی لەبەرەوەی کە دەزانێت ئەمریکیەکان نان هەوێ سەربازی خوان ڕاستە خۆ بەشدار و جەنگ بێ ئەوەی کەەوەی استراتژەیە کە ئەوان پێی دەڵێن کە پۆستاڵی سەربازەکانیان نایانەوێ جارێکی تر بەوەی ئەو ئەزمونە خراپەی لە عێراق و لە ئەفغانستان و لە شوێنی تریان بووە بۆیە داوای نەکرد کە لە جیاتی ئێمە شەڕ بکەن داوای نەکرد کە هێزی خۆیان زیاد بکەن بەڵکو بە پێچەوانەوە ئەمە خوێندنەوەی عەقڵیەتی ئەم ئیدارەیەک لە دوای یەکەکانەوە ئەمە زۆر گرنگە بەڵکو مەترسیەکان ئێستا مەترسیەکان ئەوە نین داعش یا گروپێکی تێڕۆیستی بن مەترسیەکان خەریکە دەوڵەتی دراوسێ بە موشک دەنێرێ جگە لە مەترسی ئەم گروپە میلیشیایانە داوای بەرزکردنەوەی توانایی هێزی پێشمەرگەی چونکە بە دەزانین حکوومەتی ناوەندی باویان ببوورەگەر دەڵم ناوەندی چونکە ئەوە ڕەفتار دەکات لە فێدراڵی خۆی لە ڕووی بودجەوە لە ڕووی چەک و ڕاهێنانەوە پێشمەرگە بێبەشراوە داعش یەک فیشکی نەنارد ئەمە شتێکە باوە کاتەنان موچەی ناوچەکانی ژێردەستیان دەڕۆی بەڵام هەرێمی کوردستان لە ژێر ئەم ئابلۆخە قورسەدا بوو بۆیە ئەم ڕوانگەیە نیشان دەدا بەمەس ئاراستەیەکی دروست داین جگەلەوەش ئەگەری گۆڕانکاری تریشەیە لە ناوچەکەدا زۆر باشە زۆر بەڕێز دکتۆر پەرویز ڕەحیم مامۆستای زانکۆ شارەزای ئاسایشی نێودەوڵەتی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بوویەوە شەوتان باش.